ئایا قەت بیرمان کردوتەوە ئەو پزیشکی کە لە داهاتووە دەستنیشانی نەخۆشیەکەمان ئەکا بەرنامەیەکە؟ یان ئایا قەت بیرم کردوتەوە یان بیرمان کردوتەوە ئێمە وەکو دایک و باوک ئەو مامۆستایی کە ئەبێتە ڕێنیشاندەری منداڵەکەم لەوانەیە ڕۆبۆت بێت؟ ئەمە هەمووی ئێمە باسی زانستێک ئەکەین کە پێی ئەڵێن زانستی ژیری دەستکرد. ئەمڕۆ لەگەڵ دکتۆر هێمن ئیبراهیم کە شارەزایە لەو بوارە ئەتوانم بڵێم یعنی تێری خواردووە لەو بابەتە. من لە دەورەیەکە ئاشنا بووم بە دکتۆر هێمن کە دا ئەنیشتم گوێم لی ئەگرت ئەموت ئەمە بۆ پەروەردەی منداڵ زۆر گرنگە. دوایموت نا ئەمە بۆ گەنجەکانمان زۆر گرنگە. دوایموت ئەزاین چی؟ ناوەڵڵا ئەمە بۆ دایک و باوکم زۆر باشە ئەگەر بیزانن. وای لێ هاتووە ژیری دەستکرد تەنها شتێکی تازە نیە هاتوتن ئەوە بەڵکو توانیوێتی دەستکاری ژیانمان بکە، دەستکاری ژیانی ڕۆژانەمان بکە. بۆ نمونە گوگل، ئێمە کە پرسیار لە گوگل ئەکەین یان بۆ نمونە من قسە لەگەڵ سیری ئەکەم یان لەگەڵ ئەلێکسا ئەکەم یان بۆ نمونە ئەڕۆیتە سەر نێتفلیکس فیلمێکت بۆ هەڵەبژێرێ، ئەمانە هەمووی ژیری دەستکردن. من لێرە لەم پۆدکاستی چفاک لەگەڵ من نور یوسف ئەمەوێ لەوە تێ بگەم تا چەند ژیری دەستکرد زەرەری هەیە بۆ ژیانم پێش ئەوەی بیر بکەمەوە چەند قازانجی هەیە بۆ ژیانم، چۆن توانیوێتی دەستکاری ژیانمان بکە کە بۆتە واقعێک. من ناتوانم بڵێم بەکاری ناهێنم ئیتر یان ناتوانم بڵێم زۆر بکە، ئەمە واقع ئێستا هەمومان تایەن. دکتۆر یامە خێر بێ. زۆر سپاس، ممنون. ئەمەوێ بۆ هەمومان شی بکەیتەوە. منێک کە با بڵێن میدیاکارێکم و دەروون ناسێکم تێ ئەگەم بۆ کەسێکی تر بۆ دایک و باوکی من کە نازانن مۆزوع چیە، لەگەڵ بۆ منداڵەکانی من کە ئێستا ئەوان وابزانم نەشڕۆژ نەناوی سەرچی بۆ بکەن هەر معلوماتیان هەیە لەسەری ئەم جیلە. چۆن ئەتوانی پێناسی ژیری دەستکردمان بۆ بکەی؟ زۆر سپاس بۆم دەرفەتە. پێناسی زۆرە، تەرتیباتی زۆرە، بەڵام ئەکرێ بە شێوەیەکی زۆر سادە بۆ هەر هەمومان بگونجێت. ئەکرێ بڵێن هەوڵێکە بۆ پێشخستنی ئامێرەکان. ئێمە مانوێ ئامێرەکان پێش بخەین تەوان بە یارمەتی داتایەکی زۆر تاکو ئەو ئامێرانە هەندێک کارمان بۆ ئەنجام بدەن کە پێویستیان بە ژیری مرۆڤ هەیە، نەک ژیری دەستکرد. جا ئەو ژیری مرۆڤە ئەیکەینە دەستکرد ئەو ئامێرانەمان بۆ زیرەکەن. بە نمونێکەوە بێنە زۆر سادە بێ ئامێرێ بێ یان بەرنامەیە بێ وەکوتت یان سیستەمێک بێ، ئەمانوێ ئەوەی کە مرۆڤ زیرەک ئەتوانێت کارەکە بکات ئەم ئامێرە بیکات. بۆ نمونە سیارە، ئێمە ئۆتۆمبیل ڕەنگی گەندارێک نەتوانێت ئۆتۆمبیل لێ بخڕێ. ئێمە چۆن نتوانین ئۆتۆمبیل لێ بخڕین؟ لەبەرەوەی زیرەکیمان هەیە، ئەزانین چۆن لێ بخڕین. دێن ئەم ئۆتۆمبیلە زیرەکەن کە پێویستیان بە تۆ نەبێ، هەمان زیرەکانی تۆ بەکارێنن ئاگای لە جادەکە بێ، ئاگای لە لاینەکان بێ، ئاگای لە خەڵک بێ، دەعم نەکات، چۆن بڕوا، چۆن پارک بکە. هەموو ئەمانە لەم ئامێرە بەکارهێنن، لەم ئۆتۆمبیلە بەکارێنن کە مرۆڤ ئەتوانێت بە ژیری خۆی بیکات. ئەمە پێناسەیەکە. یان ئەکرێ با بنمونەیەکی تر، یان ئەوەکرێ ئامێرەکان زیرەکەین، ئەکرێ بەرنامەکانی زیرەکەین. یەکێک لە سیفەتەکانی مرۆڤ چییە کە بە زیرەکی ئەتوانین؟ ئەکرێ وەرگێڕان بکە. دێ ئەتوانین سیستەمە دروستکەین وەرگێڕان بکە. یەکێک لە زیرەکانی مرۆڤ ئەوەیە کامیرەیەک دانرێت. من زۆرە جوڵم لە کاتی قسەکردنا، ئەوزان بینیشتان کە زۆر ڕسمکردن ئاسانیە. ئەبێ کەسێک دائما لە دوای ئەم کامیرۆ بێ بۆ ئەوی ئاگای لەم نەفەرە ببی خاتە ناوەڕاستی شاشەکەوە. دێ ئەکرێ ئەم کامیرەیە زیرەکەی لە جێ ئەو مرۆڤە، چکە مرۆڤ بە زیرەکی خۆی ئەتوانێت ئەو ئیشانە بکە. وای لە بکەی پێویستمان بە مرۆڤەکە نەبێ کامیرەکە خۆی نەفەرەکە هەموو کاتێ بخاتە ناوەڕاستی شاشەکە. باشە، جاران کە تازە کۆمپیوتەر و ئینتەرنێت و طبعاً خۆی هەموو جار وایە 70 ساڵ ئینتەرنێت هەیە دوای ئێمە ئەگاتە بەردەستی ئێمە، 70 ساڵ AI هەیە و ئیشی لەسەرکرێ و بەکارهێنێ دوای ئەکەوێتە بەردەستی ئێمە و ئێمە بەکارهێن وازانی شتێکی زۆر تازەیە. بۆ نمونە جاران ئێمە ئەمرمان ئەکرد بە کۆمپیوتەرەکە چی بکە ئەوەی بۆ ئەکردین. بەس تەسەوڕەکەم کە ژیری دەستکرد ئەوە نەبێت کە تۆ ئەمری پێ بکەی چیت بۆ بکە، یعنی تۆ نیت کە ئەمری پێ ئەەکەی. هەستەکەم ژیری دەستکرد زیرەک ئەکە، وایە خۆی چۆنە بۆ مەرحەلەیە هێشتا تۆزێک نەک ئێمە ئەوانی پشت ئەوان وایان لێ کردووە کە ئەم ئیشانەمان بۆ بکەن لە جیاتی ئێمە مەجموعەیەک شتمان بۆ دروستکات، مەجموعەیەکیشمان بۆ بکات. بۆ نمونە وەکوتم لە جیاتی کامیرامانەکە ئەو کامیرەکە بەڕێوەبەرێ، لە جیاتی شۆفێرەکە ئەو سیارەکە لێ بخورێ، لە جیاتی ئەوەی نووسەرەکە کتێب بنووسێ ئەو کتێبەکەی بۆ بنووسێ، تەوان بە یارمەتی مرۆڤەکە. ئەکرێ ئەمانە لە جیاتی تۆ شتەکان بکات.
بەڵام لە پشت ئەوەوە فێر کراوە. ئەمە مەرحەلە ئەوەی کە پێشتیش باسم کرد مەرحەلە زۆر داماوە بێهێزە سنووردارەکەیەکە ئێستا هەمانە کە ئەمیشانەمان هەمووی بۆ کات ئەوەی کە لێ ئەترسن و مەرحەلەکەی داهاتوە هەموو زاناکان وەکو تازەترین مقابلەی جەفری هنتن کراوە ئەڵێ ئەزانێ تەسەورەکەی مرۆڤایەتی بزانێ بەرەو کوێرواڵە نەخێرنەوەڵە بەرەو شوێنێکی زۆر نادیارەوە. بەشەکەی تر کێش هەیە ئەوەی کە پاروتیان 15 ساڵمان ماوە دڵمان پێی خۆش بوو ئەم ساڵوتیان مانگی سێوتیان نەوەڵا 2 ساڵمان ماوە مانگی 8 مانگی ڕابردووتیان وڵا ساڵی داهاتووە نازانین بەڵام ئەوەیانە کە بە تاکید پێویستی بە ئێمە نییە ئێمە پێی ناڵین هێزانێت. باشە من بۆ نمونە کەسێری لەبەر اختصاصم مناڵە و زۆر تەرکیز لەسەر مناڵەکەم و ئیش لەسەر پەروەردەی دەرونی مناڵەکەم یەکێک لەو ملاحەزاتانی کە هەما بۆ نمونە کە تۆ پەزڵێک ئەدەیتە دەستی منداڵێکەوە بۆی هەمووی ینی تەرتیب کابی خاتۆ دوای لە کۆتاییە ڕسمێکت بۆ دروستەکە کە تۆ ئەیدەیتێ بەڵام ئێمە وەکو گەورە ئەزانین لە پشتەوە علامەتێک هەیە ئەڵێ ئەم پارچانەکە ئەم علامەتیان هەیە ئەمانە لەگەڵ یەک پێوە ئەنووسرێن بەڵام ئێمە وەکو پەروەردکار بە مناڵەکانمان ناڵین لێ ئەگەڕین خۆی فێر بێت ئۆکەی لێ ئەگەڕین خۆی پارچەکان بخاتە تەنیشتێک دوای ماوەیەکی زۆر اینجا ئەو درکەی بۆ دروسە بێ ئۆ ئەمام قطعەیە ئەم ڕەنگەی لەسرە لەگەڵ ئەمە ئەشێ دایانین کەواتە من وەکو دایک و باوک بۆ ئەوەی منداڵەکەم فێری مەهارات بکەم فێری داهێنان بکەم پێی ناڵێم ئەمە ئاوهایە لێ ئەگەڕێم خۆی فێر بێت ئایا ئای بەو شێوەیە مامەڵەی لەگەڵ ئەکرێت من پێی ناڵێم بۆ نمونە من پێڵێم من پۆدکاستێکم هەیە بەیانی لەسەر AI چی بڵێم باشە ئەوها پرسیاری لێ بکەم باشە یان پێی بڵێم زانیاریم بدەرێ لەسەر AI جاوە دوان بۆ مناڵەکەش و بۆ ئێمەش با باسی مناڵەکە بکەینێتم زۆر گرنگە کێشە گەورەکەی ئێستەی نەکە تەنها کوردستان ئەو هەموو دنیا ئەوەیە مناڵەکان زۆر ئالوودەی ئەمژی دەستکردا بن چۆن ماڵی برادرێکم بچکەیەکی بچکۆلەی جوانی 9 ساڵان هات وتی باوکی وتی ئەوە خەریکی ئایوشتە وتی تۆ ChatGPT دروست کردووە یعنی مناڵێکی 9 ساڵ وتی ئێلۆن مسک وای کرد ChatGPT زۆر خۆش قسەی لەگەڵەکەم شتم پێڵە فێری قسەی زلبوو بوو فێری معلوماتێکی زۆری هەبوو تا ئەم ڕادەیە باشە لە ژێر چاودێری ئێمە بەڵام کێشەکە ئەوەیە ئەگەر مناڵەکە فێر بێ هەم وەکو ئێستا تەلەبەکان بەداخەوە فێر بوون هەموو شتەکان ئەو بۆی بکەن ئەوە کێشە گەورەکەمانە وەکو پەزلەکەیە ئەگەر تۆ بڵێ مناڵەکە ئێمە محاوەلاکەین ڕاستە کاتێکی زۆری پێچێ مناڵەکە تا پەزلەکە حەلەکە بەڵام ئەگەر بیابەژی دەستکردەکە ئەڵێژی دەستکرد بۆم بکە یەکسە بۆی تەرتیبەکە لێرە ئەو پرسیارەکەی دووهەمە ئەگەر بڵین چۆن وا بکەین وانەکە چۆن پێی بڵێ شێوەی پێوتنەکە هەر بۆ خۆی کۆرسێکی ئەکادیمی چانکۆیە کە قوتابیەکانی پۆل ئایتی خوێنن 4 مانگە خوێنن چۆن من قسە لەگەڵ ئەم ژیری دەستکردا بکەم بڵین ئەم چاتا بکەم بابا بۆسێ نەک بڵین ئەم ژیری دەستکردا ئەم چاتە بکەین یەکەم جار ئەبێ کە جارێ ئەم ژیری دەستکرد ئەم چاتە کە مناڵەکەم بەکاری هێنێ ئەبێ پێش ئەو من پێی بڵێم تۆ وەکو پەروەردکارێک ئەمی شاکەی ڕۆڵی بدەمێ چکە ژی دەستکرد چاتەکە یەکەم جار کردێت ئەم تۆڵەکە دێت هەموو ڕۆڵێکی هەیە تۆ ئەمی ڕۆڵی ئەمرانە بە ئەوڵی بەڵێ ڕۆڵی پێدەی ئەم دوێنێ باسی شتێکمانە کرد باسی سکیوریتیمان گوتم تۆ ڕۆڵت ئەوەیە کەسێکی زۆر شارەزایی لە پاراستنی داتاکانی خەڵک ئەو کوڕم پێەکەنی وازم 10 پرسیار 20 پرسیارمانەکە یەکەم جاروت من وەکو شارەزایەک لە پاراستنی داتاکانی خەڵک هەموو جارە دووبارەی کردەوە بۆ بیری خۆی بێنێتەوە ئەم جوابە ئەم وەڵامێکی عام نییە من پێ دەدەمەوە ئەمە وەکو تایبەت وەکو پسپۆرێک جواب وەڵام دەدەمەوە بۆی دایک و باوەکان لەوێ ئیشی دایک و باوەکان زۆر گرنگە تۆ پێی ئەڵێیت ئەم وەڵامانەی کە بەم مناڵەم ئەدەیتەوە نابێ شتەکانی بۆ حەل بکەیت ئەبێ یارمەتی دەریبی بۆ حەلکردنی شتەکان یان چێکی شتە حەلەکانی ئەمە ئاجا کێشەکەمان لەوەی ئەوەی کە من بڵێن شەرمەوەی جیاواز لەوەی چکە هەموو خەڵکوات تێگەشتووە ChatGPTم هەیە کڵۆدم هەیە قسەی لەگەڵەکەم شتەکانم بۆ تەرتیبەکە ئەمە گرنگ نییە ڕەنگە لە دەورەکە ئەگە بیرت بێ ڤیدیۆکەم شاندا ئەوەی ئەلێکسایەکی بچکۆلەیە ئەمە ئەکرێ ئێمە شتی تایبەتی ماڵمانە بێنی ناکرێ وەکو چۆن ئێستا ناکرێ ئینتەرنێتەکە بە کاملی بدەین دەست مناڵەکە هەرچیش سێرچەکەی سێرچ بکە وەکو یوتوبمان هەیە یوتوب کیدسلیشمان هەیەوە نییە کە ئەوە نابێ مەجموعە شتیتە
گرنگەوەی هەلێسۆ خەمی ئەو بخۆین شتەکانی مناڵ تایبەت بێ ژی دەستکردی ئامێرەکانی مناڵ تایبەت بێ ئەو ژی دەستکردە ئەزانێت چۆن ئاگای لە مناڵەکە بێ بەڵام چاجیپتی نەزانێت چۆن ئاگای لەگو ئەبێت تۆ پێی بڵێت بێگوتەکانی چۆنە هەیە بەس بۆ منەوە لە دنیا ئەوە نمونێک بوو کە پیشانمان هەیە بەڵام ئێمە گرنگە بۆ مناڵی کورد هەمان بێ بۆ خۆمان بۆ کەڵچەری خۆمان هەمان بێ بۆ تۆرەمانەوێ ئەوە شەڕەکەمانە ئەوەی کە بەخواژیرێکی دەستکەتەیە واشت و بە دروستەکە ئەمە گرنگ نییە ئەمە بەس دروست دەکات ئێمە گرنگەوەیە خۆمان خەمی بخۆین بۆ خۆمانی دروست بکەین جا ئەوەی چاجیبلەکەش هەر ئەتوانیت ئەکرێت ئەو بەشەی چوە بەشێکی تایە بەناوی پرۆجێکتەوە ئەکرێ بڵێ مناڵەکەم هەر جارێک هات بە مناڵەکە دەڵێ ئەمە شوێنی تۆیە بۆ قسە لەگەڵکەی تۆش لە پشتەوە پێت وتووە تۆ قسە لەگەڵ مناڵەکەیت ئەبێ ئەم نوع کەڵچەرانە بپارێزیت پێویست ینی قانونەکانی هەمووی بۆ دانێت توانی چەند PDFێکیش بۆ ئەپلۆد کرد لەسەر ئەساسی ئەمانە تۆ وەڵامەکانە دەیتەوە ئەو دەرناچێت لەو حاڵەتە تەنها لەو چوارچێوەیە وەڵامەکانی پێدات ینی تۆ وەکوتەم مڕبیەکە هێنی ینی پەروەردکارێکە هێنی هەم معلوماتەدا بە منداڵەکەت هەم پەروەردەیەک هەمڕێ نیشانەدا ینی دەوری من ئێستا وانە دەوری من ئەگرێتەوە کە ئەوە دەوری منە ئێستاوە و ڕۆڵی منە ئەکرێ بڵین لە مەرحەلەی ڕەنگە ئەگەر ئەوە زۆر سەریع نەڕوە لە مەرحەلەی ئێمەمانان ئەکرێ یارمەتی دەرێکی زۆر باشی تۆ بێت یارمەتی دەرێکی گێرا بێت بۆ نمونە ئەوەی کە پێشتر بیرتە کرد وا بکەم ئەکرێ بە ژیری دەستکردەکە یارمەتی دەرێکت بێ بۆ ئەوی ئەمانەوت کە ڕەنگە پێشتر پێویستت بە و بێ 5-6 کتێب خوێن تۆ 10 پۆدکاست گوێ لێ بگری چەند سعات بە دیار شتەکانەوە بۆستی بۆت بک بە 10 دقە ئەو کاتەکانی ترت هەموو ئێمێنێتەوە بۆ ئیبداعی زیاتر بکەی فکەی زیاترت هەبێ ئەکرێ یارمەتی دەربێت نایە بەوەڵە ئەگەر شتێکی ئەوها هەبێ لەبیرما کچێکی برادرم خزمێکیان هەیە مناڵە ئەم مناڵە ینی مناڵە چەنە وەزام 12 یان 13 ساڵە ئەم کچێ برادرم بزنسی هەیە ئیتر هین هەبوو لە بینیان قسە هەبوو لە بینیان بە ڤۆیس پێی ئەوت بۆ منەتوانی یارمەتیم بدەی لەو ئیشە ئەو هەم بۆ تەوزیعەکەی ئەمەم بۆ بکەی ئەویشەی وت یەکسەر جوابی دایوتی بڵێ ئەتوانم بۆت بکەم و بە بەلاشیش بۆ دەکەم بە بەلاش هەر بە بەلاش بۆ دەکەم منیش گوێم لە ڤۆیسەکە بوتم ئەمە بۆ وا ئەڵێ ینی بۆچی ئەوەندە تەکید ئەکاتەوە لەسەر ئەوەی کە بە بەلاش ئەیکەم بۆ پێشتر بەپارە بۆتی کەژوە ئیتر ئەیشتیوەرە بابەت ئەمگێرمەوە چیرۆکی ئەو مناڵە چییە ئەم مناڵە لە مەرحەلەیەک لە مەرحەلەکانی ژیانی ئەچێتە ناو چاجیبیتیەوە با بڵێن چێتە ناو عالەمی AIەوە ئیتر بەڵام زۆربەی هەرە زۆری پرسیارەکانی چۆن ببمە بزنسمان چ بزنسێک بکەم باشە چۆن مامەڵە بکەم من ئەچمە فلان شوێن لەگەڵ باوکم ئەتوانم چی بکەم ئیتر تەنانەت وای لە هاتبوو دەباتی ئاوی زۆر لەگەڵ خۆی بر ئاوکانی ئەفرۆش لەو شوێنە لەبەر خاتری باوکی شەرمیانە لیانەکڕی بۆ منە ئاوێک بە 1990 ئەفرۆشت ئیتر منیش لە لەحظەیەک لە لەحظەکان کەوتی ئەوهاکە و ئێستا هاتو ئەڵێ من بە بەلاش ئەو ئیشت بۆکەم منیش پرسیارێکم لێ کرد وتم هەر مناڵە ئەو کوڕە وتم یعنی هەر هەستەکەی مناڵە وتی نە منداڵی خۆی لەدەست داوە وتی هەست ناکەی مناڵەسەکی پیاوێکە بەڵام هەیئەتێکی مناڵی هەیە شکڵێکی مناڵی هەیە بەڵام شێوازی بیرکردنەوە شێوازی قسەکردنی پیاوێکی گەورەیە باشە من ئەگەر ئەو فرسەتە حتا گەنجەکانمان ئەوانی کە لە جامیعان تەواوی فرسەت هەبێ کە AI بەکار بهێنێ هەست ناکەی ژیانی ئێستا لە دەسەدا بەتاکید هەر لە دەستێنداوە من لە ناوزان کۆمەزان وەزەکان چۆنە بۆ مناڵ بەتاکید من ئەو کچم 9 ساڵانە وتم بڕۆ لەگەڵ بۆ تەجروبەیەک بڕۆ لەگەڵ ChatGPT قسە بکە چۆ ژوورەوە و پرسیاری خۆتی لێ بکە وەرەوە دوای هەمووی نووسینەکان نووسراوە بدان چی داوە کە هات زۆر دڵی پێی خۆش وتی هەشتێک ئەو شتانە ئەڵێ کە من حەزم لێدی بۆ شێوە توان هەموو جارە لێم ئاگدار بن ئەم ژیری دەستکردانە فێڵمان لێەکەن ئەن زۆر فێڵبازن سێگە کاو شتێک ئەڵێ کە تۆ پێت خۆش بێ و پێش دەڵێ کە پێڵێ ئەڵێ بۆ وا دووەت خۆ مەغەڵەتە ئەڵێ دی حەزم کرد دڵ خۆشکەم ینی بەو تەرتیبەیە بۆیە مناڵ ڕەنگە نەتوانێت ئەمەیان کۆنتترۆلکە هەمووانان ڕەنگە بتوانێت وایان کۆنتترۆلکە مناڵ ناتوە کە زانیم وتی هەر ئەو شتانە ئەڵێکم پێم خۆشە ئقرار نییە مناڵ هەموو شتانی پێبووترێکە پێی خۆش فرۆزت مەچوایشتی تریش هەبێ کە بۆیە وەستان نانە تۆ زۆر باش نییە جار لەم حەلا لەم تەمانە زۆر خەریکی بۆ جوارەیە خەریکی ChatGPT بینە گەورەکان باوەڕەکەیت خۆی قسێکی بەداخەوە قسەیەکی جەفری هەنتنەوەی نۆبڵی وەرگرت لەسەر AI ئەڵێت چەند ساڵی داهاتوو زانکۆ نامێنێ خەڵکان پێویستیان بینەوە بۆ کێشەکە لە چیایە قوتابیەکانی ئێستەمان اعتیمادێکی کامل وەکوڵێ مێشکی خۆیان یاوە بەم
ژیری دەستکردە تۆ دوێنێ ئەسامێنتیان هەبوو بۆیان هێنام وتی ئەوم هەڵ کردی زۆر باش ئێستا شتەکە ئاسایی بوو هەر لە دنیاشە ئاسایی بۆ کامل کاتێکەمە لە کۆڵینەوەیەکەن بەحسیەکەین نووسراوە ئاساییە ژیری دەستکرد بەکاربێنی بەڵام پێمان بڵێ تا بەکارێتێنەوە پێمان بڵێ لێکویا بەکارێتێنەوەنی ئاگادارمان کردەوە چکە تازە بۆ تەواقع ناتوانین لێ ڕاکەین من شوتم ئەزانم بە تەکید خۆت نەمنووسیوە بەس بێنە ما بیخوێنمەوە ئەخر ڕۆڵە تۆ ئەلقەل کە ئیشەکەت پێداوەدی بیخوێنەرەوە تێبگەلی کە ئیشەکەت بۆ ئەکات معقول نییە نووسراوە بەڵێ کە من نووسمە ئەم بەشیان لە 140 دەرەجەکەی دەسەرا بۆی نووسیوە تۆکو مامۆستایەک بە نسیحەتی منیشەکارنەوە وەرەقکاکە بۆی تەباکرد هەمی کۆپی کرددانراوە تۆکو مامۆستای ئەمە کرێل ئەوەندە دەرەجەشی بدەیت ینی سەجەشنی بۆ منیش کردووە ئەمە کێشێکی زۆر گەورەی دروست کردو بۆ قوتابیەکان کە شتێکی ئاسانی زۆر زۆر خۆش لە بەردەستیانەوە بێ ئەوی ماندووبوون ئیشەکانیان بۆ بکە من بۆ بیکەم داخر ئەی ئیشی مرۆڤایەتی خۆ مرۆڤی جیاوازە مجموعەشتە حەزمان لێ من زۆر جار ئەڵێم زۆر جار هەیە کەسەکە زۆر زۆر دەوڵەمانە پێویستی بەوە نییە ئەگەر ئەمە شکا چاکی کاتەوە بەڵام وەکو مرۆڤ دێت دەسەکە بە چاکردنەوەی یعنی حەزی دێتی ئەمانە ئیشی مرۆڤن نایی ئەمە وەکو مرۆڤ بەوە هەستەکەین کە ئێمە مرۆڤی دێ ئەگەر ئەمانەمان هەمووی لێ بسەنێتەوە وەکو وێنە کێشەکە وتی ئەگەر ئەو بێ وێنم بۆ کێشێ مۆسیقام بۆ بژانێ شعرم بۆ بنووسێ ئەی من ئەخدەی هەنێک پەیوەندی بە ناخی مرۆڤەکانە ئەی من چی بکەم وانە جا قوتابیەکانمان ئێستا کێشەکانەوەی ئەم هەلەیان خۆستەوە کەشتەکانیان زۆر بە ئاسانی بۆ کات کێشەکانیش لەوان نییە کێشەکان لە ئێمە مامۆستان ئێمە بێ بزانین ئێمە بێ قانونیان بۆ دابنین جامیعەکان هەمووی قانون دانێن لەسەرەوە لەسەر جامیعی لای ئێمە ڕگولیشمان دانا بۆ هەموو چۆنێتی بەکارهێنانی هەیە ئەنجا بێ مامۆستەکانیش فێرکرێ با یەک نمونە بمێنە جامیعەکی ئەمریکی چیان کردو قانونیان دانا بەو بەکارهێنانی هەر ئەسامێنتێک هەر ئیشێکی ماڵەوە کە ئەدرێ بە قوتابیەکان پێویستە ئەمانە بپارێزن ئەگەر ئەمەی تیابوو دەرەجی پێ نادرێ ئەزانی قوتابیەکان چیەکەن دێن قانونەکەشە دەن بە ژیری دەستکردەکە ئەسامێنتەکەشی پێیان ئەڵێن ئەمە مەبەزێنە نامێنێ هەلت نامێنێ کاتە لە ئەخیرە ئێمەین قەرارە دەین ئەمانەوێت هەموو ئەقڵمان بدەین دەست ئەمە یان قەرارە دەین کە بەهانێکشتیش بۆ خۆمان بێڵینەوە زانی من سەیرم بەچی دێ سەیرم بەوە دێت کاتێک کە من بۆ نمونە بیر و بۆچوونێکم هەیە لەسەر پەروەردە پێم ڕاستە یان پێم بەڵین پێم غەڵەتە ئیتر من پشت بەچی ئەبەستم بۆ معلومات بۆ نمونە پشت بە یوتیوب ئەبەستم ئەچم سێری یوتیوبەکەم سێری ڤیدیۆکانەکەم ژیری دەستکرد گەشتۆتە ئەو ئاستەی وا لە من بکە ئەوەندە من ئەخوێنێتەوە من لەگەڵ چییە بەس ئەو جۆرە ڤیدیۆیانە هێنێتە پێشم وام لێ ئەکا من تەکید بکەمەوە لەسەر ئەوەی لەوانەیە من غەڵەت بم بەڵام نازانم غەڵەتم کە کەسێک دێ بە من دەڵێ غەڵەتم ئەڵێم نا بڕۆ هەزارەهای ڤیدیۆ هەیە نەفسی قسەی من ئەکا باڵپشتی قسەکەی من ئەکا ئیستینادە لەسەر ئەوەی کە وەنمونە 10 ڤیدیۆم بینەوە 20 ڤیدیۆیە حتى کتێب ئەو کتێبانە ئەهێنێتە بەردەستت ئێستا بۆ دوور بڕۆین زۆر بەهێرە زۆری خەڵک کە کاتێکە لەسەر ئینستاگرامیان لەسەر فەیسبووکی تۆ قسەیەکت کردووە مۆبایلەکەت بەس لەلات بووە قسەیەکت کردووە تەنها ئەو ڤیدیۆیانە دێ کە تۆ قسەت لەسەری کردووە یان بیرت لی کردوتەوە ینی ئەو من هەستەکەم لە خەتەرای یعنی هەستەکەم ژیانم ئەوەندە لە خەتەرایە ئەم هاوینە سەفەرمان کرد لەگەڵ برادێک دانیشتو بووین کە 83 ساڵە تەمەنی وتی نانمانە خوارد بەیەکەوە لە ناکاوە کە من تەسەورم ناگرە و ئەسڵان پۆدکاستەکانی منی بینی بێ لەبەرەوەی کوردیە و لەناو کۆمەڵگای کوردی بۆ ئەوکەوێتە بەردەستی ئەو لە بابڵین کۆمەڵگایەکی غەربی وتی من زۆر پراودم بۆ قسانی کە تۆ ئەیکەی نیشتم کامە قسە وتی ئەو پۆدکاستانی کە تۆ پێشکەشیەکەی وتم تۆ پۆدکاستەکانی من ئەبینی وتی بەڵێ بە متەرجمیش وتم جێغا لەکوێ ئەیبینی وتی ئەسڵەن تۆ بەس بڵێ نورجاف بە ChatGPT بڕۆ ناوی بڵێ نورجاف کێیە ڕسمی نورجاف هەموو ئەو ڕسمانی کە من دام ناوە ئەیداتێ یوتیوبەکەمی ئەداتێ ئینستاگرامەکەمی ئەداتێ هەموو ئەو بەرنامانی کە کردومە لە چ کەناڵێک کردومە هەموو ئەو میوانداریەتانی کە کردومە هەمووی ئەداتێک ئەی تۆ لە خۆتەوە هەستەکەی یعنی واو من لە بەردەستی هەموو خەڵکام نەک بەس کۆمەڵگای کوردی بگرە کۆمەڵگای شەرق و غەرب هەمووی ئەتوانی بیبینێ من پرسیارێکم هەیە وابزانم ئەو پرسیارشمان زۆر تاوتوێ کرد لە دەورەکەیە ئایا ChatGPT ئەتوانێت هەستم پێ بکات؟
باسی چات جی پی تی نەکەین، باسی ژیری دەستکرد. ئۆکەی ژیری دەستکرد. زۆر حەزەکەم یەک مەفهوم بگاتە نەفەرەکان. ژیری دەستکرد ئەوەندە فراوانە، وەکو وەسێ باست کرد دەنگەکەی تایە، ئەوەی باست کرد خۆیان چات جی پی تی نییە، ئەوەی کە هەمووشەکان هەر ئەو نوعانە بۆ هێنێ. ئەو قسەی کە تۆ ئێڵێ جفری هندنی شەرواڵێ ئەو زانەکە بە باوکی ئای ناسرێ ئەڵێ زۆر غەڵەتە. من کە سوۆشەل میدیاکەی خۆمە کەمەوازم ئەو خەڵکەمی باسی ئایەکە یەک شتیترم بۆ ناهێنێ، خرارە تۆ شتیتری ببینم، شتیتر ببیستم، هەموو ئەو شتانت بۆ هێنێت. دەکرێ هەستیمان پێ بکات، زۆر باشە کرێ هەستت پێ بکات، زۆر باشە توانێت کۆنتترۆلت کات بۆوانی کە خۆت ئەیزانی. با منمونێت بێنمەوە چۆن تۆ ئەناسێت لەسەر ئەساسی ئەو داتانی تۆ هەیە لە ناو ئینتەرنێتە. ئەگەر من بێم تۆ بە خراپە باسکەم، دوو ڕۆژ ژی دەستکردەکەش تۆ بە خراپە باسەکە، ئەوەش باسەکە تەوان بەو شێوەی کە هەیە. ئەنجا دێت سری شتەکانی تۆ کار لە ناو فەیسبوک و سۆشیال میدیاکەتە، لە ئینستاگرام بزانین لە چ دانەیەکیانە لە چ پۆستێکە تۆ زیاتر لە چرکێک وەستاوی، کامیان بێ ئەوەی تۆ ئاگادار بی. زۆر جار هەیە ئاگادار نی دەیوەستێنی لەسەرەوە ئەتەوێ بیخوێنیتەوە، ئەو ئەتخوێنێتەوە کە تۆ حەز لە چ نوع خوێندنەوەیەکە. باشە وردە ئەمە ئەڕوات بەوەی کە طبعاً هەستێک تۆکردن لە مەجموعەیەش تۆیە، لە دەنگتەوەیە کەوتمان دەنگەکە توانێ بزانێتەوە، لە نووسینەکانتەوەیە، لە ڕەسمتەوەیە و لە ڤیدۆکانتەوەیە. ئێستا ڤیدۆکانی تۆ هەمووی لە یوتیوب هەیە، زۆر بە باش زانێت تۆ لە چ کاتێکە پێەکەنیت، لە چ کاتێکە دڵت ناڕەحەتە بێ، دەموچاو لە چ کاتێکە سەپرایزە بێت. ئەمانە هەمووی خوێنێتەوە. بۆیە لە بەشێک ئەساسیەکەی یەکێک لە بەشە ئەساسیەکانی ژیری دەستکرد پێڵێن پێرسنەلایز لێرنینگ، یعنی نەفەرەکە وەکو کەسێک ئەناسێتەوە و کەسێک ئەتوانێ لە داهاتوە کۆنتترۆلیکەی ئەوەی کە هەمووی خەڵک لێ ئەترسێت، دنیای داتا هەمووی لێ ئەترسێ. تۆ ئاگادار بە مەجبور بووین تازە آخر خۆمەوەیانمانە پێە، ساعتەکەمان سمارتە، یوتیوبمان هەرێ هەبێ، شتەکەمان بێ هەم، ینی کەوتندا واقعەکە مەجبوری نەمشتانەمان هەبێ کە ئەمانەشت هەبوو هەمووی زۆر بەجوانی ئیشی ژیری دەستکردەوەی ئەمانە شی بکاتەوە، بزانێت لە داهاتوە تۆ چیت، تۆ هەست بە چیەکەی، چۆن لەگەڵ هەستەکانی تۆشە تەعامل لەگەڵ کات زیرەکتر لە مرۆڤ. تەمان ئەو با بڵێن کابرایی کە باسم کرد بۆت مەسریەکە ئەو مەحەمەدە ئیتر ئەو پرسیاری لێەکەن، پرسیاری ئەوەی لێەکەن ئەڵێ ئەتوانی هەستمان پێ بکە تا حدێک لەگەڵ ئەوە نییە کە ئەتوانی هەستمان پێ بکە، ئەڵێ ئەو ئەتوانێ بتخوێنێتەوە. هەموو جەناب تازە باس کرد ئەتوانێ بتخوێنێتەوە، ئەزانێت تۆ بۆ نمونە ئێستا لە حاڵەتی مەلەلای، ئۆکەی، ئەزانی تۆ لەم مەلەلەی کە ئێستایایی سێری یوتیوب بکەی باشە، یان سێری ئینستاگرام بکەی باشە، یان سێری فیلمێک بکەی ئێستا باشە، یان سێری ئەتخوێنێتەوە. بەڵام هەست ینی مەتەلەن 100% هەستت پێ بکەڵێ بەس بەشەر ئەتوانێ هەست بە بەشەر بکە. ئەجا ئەوە دکتۆراکەم بوو ئەوەی مۆزوع چۆن ئەوەی کە وەکوتم لە دەورەکەش هەموو جا لە هەموو بەشەکانی ترشە کە خەفتم پێداڵێن تەنها شتێکە نابێ هەستە، ئەیوانە هەستی نابێ. لەم مەرحەلە نیەتی، لە مەرحەلە تەنها هەست پێکات. بەڵام با من دیسان قسەی خۆم ناکەم، قسەی جەفری هینتنەڵێن ئایا لە داهاتوو ئەو باسی هەستیش ناکە، ئەڵێ هۆشیارە بێت، هەموو هۆشیارێکان لە هەموو بوارەکانە، نەک تەنها لە هەستیشە. ئەڵێ لە ئێستا نا، بەس لە داهاتوە بەڵێ، لە داهاتوە ئەو شێوێت. کێشەکە لە چیایە؟ من زۆر ناقەشاکەم لەگەڵ زۆر ئەخوێنمەوە لەسەر ئەوەی ئایا ئێمە هەستەکانمان ئەخر هەستەکان زۆر تایبەتە بە مرۆڤ، زۆر تایبەت. منیش ناتوانێت ئەڵێ ناتوانێ وەکو تۆ ئەو فیلینگی هەبێ، بەڵام ئەتوانێ بیناسێتەوە، خوێنێتەوە، ئەیناسێتەوە. ئەوە مەرحەلەیەکە. مەرحەلەی دووەم چۆن ڕیاکشنی هەبێت، چۆن کاردانەوەی هەبێ بۆ ئەم هەستانی تۆ. ئەمەشی فێرەکرێ، ئەمەشی هەرکرێ فێرکرێ. بەڵام لە ئەخیرە لەسەر ئەساسی داتاکانە، مجموعەی داتای زۆرە. ئەگەر ئەم داتا زۆرانی ئێمە بتوانین ئێمەی مرۆڤ بە جوانتر لە هەستەکانی مرۆڤ تێبگەین، بە جوانتر شتی لەسەر بنووسین، ئەویش بتوانتە تێگەت، یعنی کەوتت سەر ئێمە چەندێک شارەزاینتیایە، ئەویش بۆ قەت ئەوەندە ئەتوانێت شارەزا بێت. بەڵام جارجارێکی قسێکی خەتەریشەکەن ئەڵێن بۆ نمونە وتویانە هەستەکانی مرۆڤ 6 هەنێکەڵێ 7 هەنێکەڵێ 12 کە بۆ پێناسەکردنی هەستەکانی مرۆڤ. ئەڵێن ڕەنگە لە داهاتووە ژیری دەستکرد بتوانێت مەجموعەی هەستی تر هەیە، ئەسڵەن ئێمە هەر نازانین هەیە، ئەو بتوانێت بدۆزێتەوە. ئەمە داهاتووە، باسی ئێستانێ. بەڵام ئێستا
بەتەکید ئەکرێ هەست پێ بکە بەتەکید ئەشکرێت لە ئەنجامی هەستکردن بە تۆ کاردانەوەیکی هەبێت کە سوودی بۆ تۆ هەبێت. تۆ دوو پرسیار لە مشکم هەیە ئەڵێم ئەمە یەکەم دوێڵم نە ئەمە یەکەم بەس ئەوەی کە زۆر گرنگە بەلامەوە لە دەورەکەیە گۆرانێکی کوردیت بۆ لێداین ئەیزین چۆنە موچەر کات بەگیانمە نازانم بۆ بەڵام وشەکانم پێ خۆش بوو مۆسیقاکەم پێ خۆش بوو ئیتر نازانم ئەو دەنگی کە هەڵت بژارد بوو تەوان هەڵبژاردنە دەنگەکە هەڵەبژێری تێکستەکە هەڵەبژێری مۆسیقاکە هەڵەبژێری ئەوم بۆ باسکە چۆن ئێمە بتوانین بە ینی ئەو پەیامە بگەێنین کە ژیری دەستکردوانیویەتی گۆرانیەکی کوردی تێکستێکی کوردی مۆسیقایەکی کوردی دەنگێکی زۆر خۆشی کوردی گۆرانێکی خۆش دروستکە. بەسەبت ئەوەی کەوتمان لە هەر چوار لە یەک نیشتیمان یەک دڵ یەک گیان یەک کوردستان یعنی ئەگەر دابنیفی وەکو شاعیرێک بڵێ وەڵاهی من ئەمە شتێکی وا بڵێم ئەو کە بە کەمتر لە چەند چرکەیەک بۆی نووسیم هەستێکی زۆر جوانە هەستێکی زۆر لە تەمان ئەو هەست و ئەوەی هەر هەستە بڵێن هەستێکی جوانمان پێدا با بۆ شێوە بڵین ئەمە لە ئەنجامی هەموو ئەوانەی پشتەوە کە هەی بووە بەس توانێتی بە جوانتر دەری بڕێ بۆ ئێمە بتوانێت هەمومان کتێبە خوێنینەوە بە شەرنی هەمومان بین بە نووسەر هەنێکمان بەس تەمەتوعی لەکەین هەمانکوانش ئەوینە نووسەر لە ئەنجامی خوێنەوەکە جا ئەم توانێتی بێتە نووسەرەکەش بێتە هۆن شاعیرەکەش ئەوە وەکو شێعرێک کە بۆ کورد تایبەت بە کورد توان یەکسەر ئەلزانێت کە باسی کورد دەکەین کە باسی شاخەکە باسی کۆڵاندانەکە باسی ئازادیەکە پێکەوەی چوار لە هەر چوار باسی چوار ینی هەموو شێوەکانی هەیە بە جوانترین شێوە دەرەبێت. دوایەوە ئەمە ئەچێتە من بیرم دێت 7 ساڵ لەمە پێش لە یەکە لە پۆدکاستەکانە باسی ئەوەیە کرد ئەخدی لە قوتابیەکانی بەشی میوزیک چی بکەن ئەخدەی کە ئەمە بتوانە میوزیک بۆ دروست کەس دروستی نەکردەوە بۆ شکڵە ئەوان ئیبداع لەکوێ بێنن ئەوە بینیمان زۆر بە جوانی کە پێڵێ با نەشیدێکی نیشتیمانی حەماسی بێت دەی هەمووتان ئەو پەیوەندی نییە بەوەی کە ئەو 15 کەسەکە لەوێ بوون سەتی ڕابردووش هەموو ئەوانەی تریش کە لەگەڵ یانام هەر هەمویان حەزەکەن دوو جاریتر ئەویان بۆ لێبدەوە تایبەتانی هەست کاریگەری هەیە لەسەر بۆ ئەو ئەزانێ بۆ کووردە ئەزانێ کورد چنوع کاریگەریەکی هەیە ئەوە وەکو مۆسیقاش وەکو دەنگیش ینی هەرچەند هێشتا کەمە هێشتا ڕەنگە من و تۆ وەکو پێڵێن ئوزنی مۆسیقیمان کەمتر بێن زۆر شارەزار نەبینە بمواری مۆسیقا و گۆرانیوان بەڵام وەکو کەسێک کە حەزمان لێتی ئەڵێن زۆر خۆشە هێشتا ئێمە پێویستمان بۆیە دەنگی گۆرانی بێژە کوردەکان زیاتر لە ناو یوتیوب دانین زیاتر لە شوێنەکان وەکو دەنگ داینین پێویستمان بەمانەیە بۆ ئەوی زیاتر بەلای کووردا بڕوات ڕۆشتووە بەس هێشتا هەماومان تۆزە تەسیری تورکی لەسرە دەنگەکان تۆزە کەمی ناوەڕۆکەوە ئەکە بەڵبەلا بەتەکید خۆی ژی دەستکرد ئیشەکەی چۆنم ئەم مرۆڤی شوین ئەمە شوین بۆ نمونە وێنێکت پیشانەدەم ئەڵم ئەمە پیاکی خراپە هەر لە فلیم هەموو ڕاهاتوین ینی بەرمەجەیەکین ئێمە کورد داتای پێدەین شتەکانی پێدەین ئەمە 50 گۆرانی کوردی پێدەین 100 گۆرانی توکیشی پێدەین کاتێک گۆرانەکەمان بۆ دروستەکات لە 150 تأسیری ئەوەی کوردی لەسەرە لە سەدا مەسەلا بەقیت 100کەش تأسیری مۆسیقاکی لەسەر بۆیە دیسانە ئەڕۆینەوە ئەمە هەیە مەس پێویستە ئەمە هی خۆمانمان هەبێ بۆی تایبەت بە کوردی زەمژیانتان شتێکتان کردبوو دووسێ شت یەکیان ئەوەی کە لەوێ باسمان کرد ئێستا تەواو بووە ئەویان پەیوەندی بە مۆسیقاوانێ پەیوەندی بە تێکستی کوردیەوە پەیوەندی بە هەواڵی کوردەوەیکی لە کێشەکانمان هەیە ئەوەیە کە خەڵکێکی زۆر بەداخەوە فۆلۆی مەجموعە پەیجەکەن هەمووی هەواڵی فەیک و ساختە و چەواشەکاری تایە ئیشەکەی ئێمە ئەوە بوو ژیرێکی توڵێکی ژیری دەستکردی کوردیمان هەبێ بە داتای کوردی هەر هەواڵێکمان پێدا پێمان بڵێ ئەمە هەواڵە ڕاستیان هەڵەیە ئەوە تەواو بۆ لە ماوەی کەمە ئەعلانەکرێت دانێکی تر کە بناسە بە کەسی زۆر باشمان هەیە شتی زۆر باش کراوە بەس کەم ئەیبینین هەمووی لە هەوڵی تاکە کەسی و ئێمە کەمەیبینی ڕەنگە هەنێکی خەتای خۆمان بێ زۆر نات ئەوانی کۆمپیوتەرن ئازتن تۆزە وشکن تۆزێک نازان قسە بکەن تۆزێک لەگەڵ مۆزەعەکە اینجا کە جەنابتیان هێنا وتیان دکتۆر هێمن زۆر قسە ناکە
معلوماتی زۆر پێەیە بەڵام زۆر قسە ناکە ئەوێ بە زۆر لە دەمی دەرکەن جەماعەتی ئایتی هەروان زۆر بیرم دێت چونە بەرنامەیە کە هەمومان ئایتی بووین ئەڵێ ئەیانویست پمپەن بە قوربان بەس قسە بکەم بەس گەرم بن لە قسەکردنە زیاتر وا ڕاهاتن لەسەر کۆمپیوتەر و خەریکی ئیشەکانین ئیش کراوە بۆ نمونە چۆن دەنگی کوردی بکرێ بە تێکست ئیشی وا کراوە هەیە و بەکار هێنرێت چۆن وێنە کوردیەکانمان بۆ دروست کات ینی ئەوەی کە ئێستا ڕاستە چاجیپیتی و مەجموعەکان بۆ دروست کات بەس هێشتا تێکەڵیە کات هێشتا زۆر تێکەڵیەکی پێوە دیارە مۆزوعەکە چۆنە بۆ نمونە من ئیشێکم هەیە تۆ پسپۆرێکت هەیە لە شتێکە دوو ڕۆژتر ئەچی لە شەریکەیت ئیشەکەی لەو شەریکەی پسپۆرێکی خۆت نییە بەس لە بەخاتی ئیشە ڕۆیتەوێ ئەم شەریکەیە لەناو وێبسایتێک خۆیان نووسێ نورخان بۆ نمونە فلانی شەکات دوو ڕۆژتر ژیری دەستکرد تێکەڵیەکە لەگەڵەوەی تۆ داتا چۆن تاسی دەکات تێکەڵیەکات لە جگە لەوەی کە ئەمە مۆزوعی دەروون ناسی ئۆشتانەیە ئەمە شەزانێ کەمالی من نازانێ من بەس بۆکو ئیش کردوتە بۆیە داتا کاریگەری سەرەکی هەیە لەسەرەوەی دەستکردەکەمان چۆن بێ ئێمە پێویستمان بە داتای کوردی هەیە پێویستمان بە دەنگی کوردی هەیە بە گۆرانی کوردی هەیە بە نووسینی کوردی بە ڕسمی کوردی هەموو شتە کوردان پێویستە بی کوردێنین پێویستە ئەوە ئیشی هەموو زۆر پێویستمان پێێتی ئێوە ئیترها ئەرکە گەورەکە لەسەر ئێوەیە ئێوە بەس بەکاریە هێنین ئێوە دروستیەکەن بۆمان و لەوەش گرنگتر ئەوانشی کە ئیشی لەسەرەکەن بە خەڵکی تر بڵێن چکە هەموو جار ئەڵێم ئەمە بە پارە ناکردرێت تەنها پارە نییە لە پشتەوە داتایە داتاکەش بە کەس و دوو کەس و سێ کەس ناکرێ پێویستە زۆر یەکێک لە قوتابەکان هاتووتی ئەزانی شوێنێک هەیە خۆڕاییشە کوردێکی زۆر و گەنجێکی زۆر دەنگی کوردیان تەجیل کردووە لەناو دەنگەکە و تێکستەکە خوێندنەوە دەنگە کە سیرم کرد نزیکی 40 گێگایە ئەمە کورد تەتیویان کردووە تۆ خۆدەدانی کورد زۆر حەزی لەوەیە ڤۆڵنتیریشکا و شتی هەبێ ئەوەی گوگل بە هەمان شێوە مجموعەی کرد دەنگێکی زۆر تەجیل کراوە لەو 40 گێگایە 2 گێگام داونلۆد کرد ئەزانی 113,000 دەنگی تیا بوو ئەمە داتایە ئەمە سەروەتە پێویستە ئەمانەمان هەبێ پێویستە ئەمانە کۆکەینەوە ئەمانە ئیشی لەسەرکەین کە ئەمەمان هەبوو دوای ئەوە مۆزوعی کۆمپیوتەری باش و کەسی عاقڵ و ئەو شتانە دەوێ بیمانەوە ئێمە پەیامەکانمان بۆ گەنجە ئەم جارەمان پامێکی بچووکم ئەوێ بۆ هەڵێ کورد و پخوت ئەوانەی کە ئێستا گەنجەکانمان خاستن ئەوانەی کە لە بازاری ئیشان یاخود لە جامیعەکانن ئەو تەمەنە باشترین ڕێگا بۆ بەکارهێنانی بۆ یارمەتی بدات وەکو دایک وتت ئەتوانی یارمەتی دەرت بێ ئەوانیش بتوان یارمەتی دەریان بێ نەک ئەتیمادی کولی لەسەر بکەن وەکو یارمەتی دەرێ چۆن بتوانن باشترین ڕێگا ئەوەی کە وەکو یارمەتی دەربەکاری بهێنێ گەنجەکانمان ئەگەر ئیشێکیان هەبێ سەعاتێک بخایەنێت ژیری دەستکردەکە بە 10 چرکە بۆیانەکات با بڵێن بە دەقەیەک بۆیانەکە با بەشکڵە بڵێن بە یەک خولەک ئەو ئیشیان بۆکە 59 دقەکەی تر با خەریکی هەڵدانەوەی سۆشیال میدیاوانە نەبن ئەوە دانراوە بۆ ئەوی تۆ لە جاتیەوەی ئیشی 1 سەعات کە بە یەک خولەک بۆ دەکات پێویستە تۆ دەدانیوا دروستکەی کە دەدانیواش و دروست کرد 50 دقەکەشی بیل لە شتی تازە بکەیتەوە باوەڕەکەیت ئێمە مەجموعەیەکین دانیشین چکە ئێستا ئیشەکان سەریع ئەکرێت ئێستا بە گەنجەکە ڕاستە پاوەرپۆینتەکەی بۆ دروستەکە ڕاستە کۆنتنتەکەشی بۆ دروستەکە هەمووی ئەوانە بۆ کات بەڵام معنایەوە نییە کە تۆ هیچ نەکەی ئیشەکەی بۆ ئاسان کردووی بەڵام بیخوێنەرەوە بە نمونەیەکی ئەو کوڕەمت پێ بڵم وتی پاوەر پرزنتیشنمان هەیە ژی دەست کرد ئیشەکەی بۆ کردو بەڵام پێی وتووە پێم بڵێ لەسەر هەر سلایدێک لەو سلایدانە نمونی زۆرترم بدەرێ بابەتی زیاترم بدەرێ دەجاتی ئەوەی تۆ 10 کتێب بخوێنیتەوە ئەو بە کەمتر لە سەعاتێک ئەکرێ بەقی 10 کتێب معلومات بداتێ نەک هەل ناو سلایدەکەدانی بیخوێنەرەوە لی تێبگا فێر بەلێەوەی چونکە زۆر سەرنجڕاکێشە ئەنی ئەوەندە سەرنجڕاکێشە ئەو ئیشەی کە پێشتر ئێمە بە مانگێک تەواومانە کرد ئێستا بە 3 ساعت تەواوەکەین دێ ئاخر پەلەمانە نەک لەوەی تەواوین و ئەوە تەسلیمان کردووەکو ئیشێک نە پەلەمانە پێویستە 10 ئیشی وا بکەین ئەم 10 ئیشەی تریش پێویستی بەبیکردنەوە لەوەیانە ژیر دەکرد یارمەتیمان نادا بناسبە تا ئێستا دوایەوە کە ئیشەکانمان تەواو کرد پێویستمان ببیکردنەوەی خۆمانە داهێنانی چی بکەین فکەیت چ بیرۆکێکی تر هەیە بیکەین چکە ئیشەکە مانگێک پێشتر خەریکە بووین جێفری هینتنەڵێ لە ساڵی 70کان و 80کانە ئەمانزانی دنیاوای لێت
ئەمانزانی دنیا بەو بشکڵاژی دەستکرد کۆنتترۆلی شتەکانەکە بەڵام نەمانەزانی ئەوە کاتمان نابێ کۆنتترۆلیکەین کاتمان نابێ بیوەستێنی بزانین لەگەڵ هەنگاوەکانی ئێمە بڕوە بۆیە زۆر خێراڕوە گەنجەکان نەهاتووە بۆ ئەوەی ئیشەکەی تۆ بکە هاتووە بۆ ئەوەی یارمەتی تۆ بدە هاتووە بۆ ئەوەی شاگردێکی تۆ بێت. دکتۆریان دەست خۆش بێ من وەکو هەموو جار کۆمەڵێک پرسیارم ئەمێنێتەوە بۆ میوانەکانم ئەم بابەتە بە تایبەتی ماوەیە کە سەرقاڵی کردووم زۆر ئەچمەناوی دائیمەن بیری لێ ئەەکەمەوە ئەڵێم ڕاستە ئێمە ئەڵێن ژیری دەستکرد تەنها تەکنۆلۆژیایەکی نوێ نییە بەڵکو شۆڕشێکە کە توانیوێتی شێوازی کارکردنمان شێوازی بیرکردنەوەمان شێوازی ئیشی ڕۆژانی زۆر ئاسایی ئەو کەسانی کە هیچ ڕەبتێکیان نیە بە تەکنۆلۆژیاوە توانیوێتی کاریگەری لە ئەوەش بکات ئەو پرسیارە هەر ئەمێنێتەوە لەلام ئایا بۆ کوێمان ئەبا بەرەو کوێمان ئەبا. سپاس بۆ گوێگرتنتان ئەتان بینمەوە.